بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاتان لە بەبینەرانی عزیز هیواخوازین کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت و دووربن لە هەموو دەرد و بەڵایەک ئینشاءالله. ئەزان بە یارمەتی هاوکارانم ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون کە هیواخوازین سەرجەمیان جێگەیسود و ڕۆزامەندی ئەوەی عزیز بێت. لە تەوەریەکەمی ئەمڕۆماندا باز لە کەمپینێک دەکەین کە لە پارێزگای هەولی ڕاگەێناوە کۆمەڵێک گەنج ئامانجیان ئەوەیە لەم کەمپینەوە دەنگی گەنجام بگەێنە لایەن پەیوەندیدارەکان و هانی گەنجامدن کە بەشدار بن لە پرسە سیاسیەکان و لە ئەو بابەتانی کە پەیوەندی بە گەنجانەوە هەیە و لە تەوەرێکی دیکەی کەمپینەکەشیاندا باز لەوە دەکەن کە گەنجان هۆشیار بکرێنەوە لە پرسە سیاسیەکان و لە سۆشیال میدیا نەکەونە شوێن هەواڵی نادروست و هەمیشە بە شێوازێکی دروست سۆشیال میدیا بەکاربێن. لە تەوەری دۆمیشماندا باز لە مافی سزادراوان دەدەین لە چاکسازی گاورانی سلێمانی و ئابزانین ئەوان چ مافێکیان هەیە و لە ئێستادا چیان بۆ دەکرێت و کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبێت و ئایا لە ئێستادا هەموو مافەکانیان پێدەدرێت و ڕێکارە تەندروستیەکانیان بۆ جێبەجێ دەکرێت و ئەو سزادراوانەی کە بڕیار بوو ئازاد بکرێن ئەوانە چیان بەسەرادەوە و ڕۆڵی پەرلەمان لەم پرسەدا چێت لەگەڵ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاری دیکەمان بۆ ئامادە کردوین ئینشاءڵڵا دەبێتە سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان. سەرتاش دەچینە لای زانیاریەکە باز لە کەسایەتی دیاری جیهانی دکتۆر زاکی نایک دەکات پێکەوە بینەری دەبین. دکتۆر زاکیر نایک کێیە؟ زاکیر عەبدولکەریم نایک ناسراو بە زاکیر نایک یاخۆت دیداتی گەورە لە 18 ئۆکتۆبری 1965 لە مۆمبای هیندستان لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بەکالۆرێسە لە بواری پزیشکی و نەشتەرگەریدا لە زانکۆی مۆمبای. لە ساڵی 1993ەوە سەرقاڵی بانگەوازە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام، هەریەکە لە کتێبە ئاینیەکانی ئیسلام، مەسیحیەت، یەهودیەت، هیندوس و بوزیەکانی لەبەرە. بەڕێوەبەری کەناڵی ئاشتیە کە کەناڵێکی جیهانی ئیسلامیە و زۆربەی کۆڕ و دیبەیتەکانی لەم کەناڵەوە پەخش کراوە. ئەمە جگەلەوەی کە لە ڕێگای گۆڤار و کاسیەتەوە چالاکیەکانی بڵاو دەکرێتەوە. لە ساڵی 2009 کتێبێک چاپ کرا بە ناوی 500 کاریگەرترین کەسایەتیەکانی ناو ئیسلام کە شایەنی باسە دکتۆر زاکیر نایک یەکێکە لەو 500 کەسە و ناوی لە کتێبەکەدا هاتووە. ئامانجی دکتۆر زاکیر نایک چییە؟ ئامانجی دکتۆر نایکەوەیە کە چڕی فکری گەنجانی مسلمانان بخاتە سەرایینەکەی و وا هەست نەکەن کاینەکەیان کۆنەپەرستە و ببێتە شتێک بۆیان کە شەرمی پێوە بکەن لە جیاتی شانازی. دکتۆر زاکیر نایک بە زانای گەورەی ئیسلام شێخ ئەحمەد دیدات سەرسام بووە و قوتابی شێخ دیدات بووە. لە تەمەنی 22 ساڵیشدا لە ساڵی 1970 پێی ئاشنا بووە و بە دیداری شاد بووە. بۆچوونی دکتۆر زاکیر نایک سەبارەت بە ئاینی پیرۆزی ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی منتیقیە و لەگەڵ بیر و هزری مرۆڤدا دەگونجێ و لە هەموو بوارەکانی ژیانی مرۆڤی تێدایە. بۆ نمونە لە قورآنی پیرۆزدا زیاتر لە 1000 ئاەتمان هەیە کە ئاەتی زانستین و زانست تازە پێگەیشتووە، لەوانەش زانستی کۆرپەلەزانی و دەڵێ مسلمانان بەردەوام لە زیادبووندان و خودای گەورە لە پشتمانە. دکتۆر نایک دەڵێ لە مانگی 9 2001 هەتا مانگی 7 2002 واتە لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر و لە ماوەی 9 مانگدا زیاتر لە 34,000 ئەمریکی مسلمان بوون. کەناڵی ئاشتی کە کەناڵی دکتۆر نایکە، ئەم کەناڵە لە ساڵی 2012 لە وڵاتی هیندستان قەدەغە کراوە پەخش بکرێت. خودی خۆشی لە ساڵی 2010 وڵاتی بەریتانیای لێ قەدەغە کراوە و ناتوانێت بچێتە ناوە وڵاتەوە. بۆچوونی دکتۆر نایک سەبارەت بە پەرەسەندن. دکتۆر نایک کە بە سەدها کۆنفرانس و دیبەیتی هەیە کە بە زۆری لە وڵاتانی ئەمریکا، کەنەدا، بەریتانیا، ئەفریقای باشوور و سعودیا و ئیمارات و مالیزیا و فیلیپین و سنگافور و ئوسترالیا و وڵاتانی دی بەڕێوە چووە کە بە هەزارها خەڵکی لەسەر دەستی مسلمان بوون. بەهۆی توانە و کاریگەری بەسەر گەنجان و لاوانەوە بە تایبەتی ڕوونکردنەوە و بڵاوکردنەوەی پەیامە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆمەلگای ئەوروپا و ئەمریکا و ڕاکێشانی گەنجان بۆ ئیسلام با تۆمەتی سپیکردنەوەی دراوەوە فەرمانی دەستگیرکردنی لەلایەن پۆلیسی ئینتەرپۆلەوە بۆ دەرکراوە. بەڵام لە وڵاتی مالیزیا پەنادراوە و ماهاتیر مەحەممەد سەرۆک وەزیرانی مالیزیاش دەڵێت هەرگیز دکتۆر نایک ڕادستی ئینتەرپۆل ناکەن. یەکێک لە ئەوتە ناودارەکانی دکتۆر نایکەوەیە دەڵێت ڕۆژێک دێت هەموو خزم و کەسە نزیکەکانت پشتت تیاکەن تەنها یەک کەس نەبێت، ئەویش پێغەمبەرەکەتە درودی خوای لەسەر بێت، زۆرترین سڵاوی بۆ بنێرە. وەڵازان دەچین لای تەوەریەکەی بەرنامەکەمانەوەیش ڕاگەاندنی کەمپینی لۆنایە لە هەولێر کە کەمپینە کۆمەڵێک گەنج
ڕایگەیاندووە ئامانجیان لە بەشداریکردن لە پرۆسە سیاسیەکانەوە ئەو بابەتانی کە پەیوەندی بە گەنجەوەیەوە هۆشیارکردنەوەی گەنجان لە بابەتە کانی کۆمەلگا و بابەتە سیاسەکاندا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دەچین لای میوانەکەمان ئەویش زۆر بەڕێز بێگە سەربەز لە هەولێرەوە کە ئەندامی کەمپینی لۆنایە بێگەر خان سڵاوی خوات لێبێت سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. زۆر سپاس سڵاو لێوە سڵاو لە بینەرانی کەناڵی پەیامیش. زۆر سپاس. بێگەر خان ئامانج لەم کەمپینەتان چیەوە دەتانەوێت چ پەیامێک بگەێنە گەنجان و ئامانج و پلانتان چی دەبێت؟ زۆر چاکە. سەرتاوەکەوەی باسیەوە بکەم کە کەمپینی لۆنا چییە؟ کەمپینی لۆنا کەمپینێکی دیجیتاڵی ئۆنلاینە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی کارەکانی ئەنجام دەدات. هەروەها بە شێوەی کاری مەیدانی یاخود بە شێوەی کاری ئۆفلاینیش خۆی لە کار و چالاکیەکانی ڕێخستنی دیبیت و ڕاپرسی هەروەها ئێوارە خوانەکان دەبینێتەوە. وەکو ناوەڕۆکی کەمپینی لۆنا خۆی لە دوو ئامانجدا دەبینێتەوە. ئامانجی یەکەمیان بریتە لە هاندانی گەنجان بۆ بەشداریکردنیان لە گفتوگۆکان بە شێوەیەکی گشتی و گفتوگۆی پرسە سیاسیەکان بە شێوەیەکی تایبەتی. هەروەها ئامانجی دووەمیشمان بریتە لە بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ کەمتر کەوتنە ژێر کاریگەری هەواڵی ساختە، چونکە لە ئێستاە دەبینی تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی زۆر هەواڵی ساختی تێدا و گەنجان زۆر دەکەونە ژێر کاریگەری، دەمانەوێت ئەمە کەم بکەینەوە. زۆر باشە. تا ئێستا چەند گەنج بەشدار بوو لە کەمپینەکەتان کە ئامادەیان دەربڕیەوە لەگەڵتانە بەشدار بێت لە ئەو گفتوگۆ و دیبەیتانێک کە ئەنجامی دەدەن؟ وەکو ینی ژمارەیەکی سابتمان تاوتەوە لە بەردەستدانە، چونکە لە ڕۆژانە گەنج پەیوەندیمان پێوە دەکات، بەڵام وەکو ئەوەی ئەگەر بڵین بە عەدەد ژمارەی ئەو ئێوارە خوانانی کە بۆ گەنجانمان ڕێک خستووە نزیکەی 35 گەنج بەشدار بووە. وارووا لەو وێبنارێک کە ئەنجاممان داوە بە شێوازی ئۆنلاین 15 گەنجمان تێدا بەشداری کردووە. زۆر باشە. لە کەمپینی لۆنادا لە بڕگەی دۆمیدا ئاماژت باوە کرد کە گەنجان دەبێت ڕۆڵیان هەبێت لە سۆشیال میدیادا و باز لە هەواڵی نزیکی هەواڵی ناڕاست نەکەونەوە. دەمێت زیاتر لەو بابەتەوە لە دوامان بۆمان شی بکەیتەوە کە ئامانج لەو بابەتیان چییە؟ زۆر چاکە. سەبارەت بە ئامانجی دووەمیان کە باسی ئەوم کرد بڵاوکردنەوەی هۆشیاریە. ئێمە ناتوانین بڵین بۆ نمونە 100% هەواڵی ناڕاست ناهێنین لە سۆشیال میدیاکانیان گەنج وا دەکەین دوورکەوتەوە، نەخێر، بەڵکو هەوڵی کەمکردنەوەی هەوڵی بڵاوکردنەوەی دەدەین، بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ کەمتر کەوتنە ژێر کاریگەری، چونکە عادەتەن کە گەنج زۆر بێزار و تووڕە دەبێت لەوانەیە هەوڵدا هەواڵێکی ناڕاست بڵاو کاتەوە، یاخود لە هەمان کاتدا کاتێک هەواڵێک بڵاو دەکرێتەوە یەکسەر ڕەتفعلێکی توندی هەبێ کە ئەمەش لەوانەیە لە ئەنجامدا ببێتە دەرەنجامی کێشە و توند ئاژۆی تێدا بڵاو بێتەوە. کەمپینەکەتان تەنها لە گەنجان پێکهاتوە یاخود کەسانی ڕۆشنبیر و مامۆستای زانکۆشی تێدایە کە زیاتر هۆشیاری بدەنە گەنجان لە کەمپینەکەتاندا؟ وەکو تارگەتی کەمپینەکەی ئێمە گەنجانی 18 بۆ 25 ساڵ، چونکە خۆ دەزانی کەمپین عادەتەن مودەکەی 8 مانگ تا 10 مانگێک دەبێتن، بۆیە ناتوانین ئێمە تارگەتێکی زۆر لەو ماوەکەمە کۆکەینەوە، بۆیە ئێمە تەنها لە ئێستا بۆ ئەم کەمپینە 18 بۆ 25 ساڵ تارگەتمانە، گەنجانی 18 بۆ 25 ساڵ. زۆر باشە. دەتانەوێت لە ڕێگەی ئەم کەمپینەوە چ پەیامێک بگەن بە کۆمەلگا؟ لە ڕێگەی ئەم کەمپینەوە دەمانوێت پەیامی ئەوە بگەێنین کە گەنجانیش دەتوانن بە شێوەیەکی ئاشتیانە دووبارە بگەڕێنەوە مەیدانی بەشداریکردن و قسە لەسەر کێشەکانیان بکەن و لە هەمان کاتدا گوێیان بۆ بگیرێ و کێشەکانیان چارەسەر بکرێ و دەتوانن یەکتری قبول بکەن. دەمانەوێت ئەمڕۆ دووبارە پێشکەشی کۆمەلگا بکەینەوە و کێشەکان بەرەو چارەسەر بوون بڕوان. زۆر باشە. لە ئێستادا لە سۆشیال میدیادا کۆمەڵێک ئەکتەر پێیابوون کە لەوانەیە کاریگەری خراپیان لەسەر کۆمەلگا هەبێت و بوونەتە هۆیەوەی کە قسەی نابەجێ و کۆمەڵێک بابەت ئەوروژێن کە
جێگی ڕەزامەندی هاوڵاتیان و کۆمەلگان نییە. ئێوە لەم کەمپینەدا کارتان لەسەر بابەتە کردو کە گەنجان هوشیار بن نەکەونە شوێن ئەو بابەتانە؟ ئێمە وەکو کەمپینەکەمان بەڕاستی یەکەم شت ڕای هەموو کەسێکمان لە قبوڵە وەکو وەکو ئەوەی ئاگداریان بکەینەوە نەکەونە ژێر کاریگەری بۆ نمونە یەک کەسی تایبەت نەخێر ئەم کارەمان نەکردووە تەنها ئامانجی ئێمە وەکو باسم کرد بڵاوکردنەوەی هۆشیاریە بۆ کەمتر کەوتنە ژێر کاریگەڵی هەواسەقە یان ئێمە پێیان ناڵێن تۆ مەکەوە ژێر کاریگەری ئەو کەسە بە تایبەت نا بەس ئەمە هۆشداریەکەیان دەدەینێ ئیتر ئەو گەنجە خۆی سەرپشک دەبێت کە دەکەوتە ژێر کاریگەری کێ یاخود کێنە. زۆر باشە. گفتوگۆ و دیبیتەکانتان بە شێوازێکی ئۆنلاین دەبێت یاخود کۆ دەبنەوە و بڕیار دەدەن یان ئەوە تا ئەو کۆبوونەوەوان یاخود ئەو دیبیتانەی کە دەیکەن لەسەر پرسی گەنجان تەنها بە شێوازێکی ئۆنلاین لە ڕێگەی ئینتەرنێتەوە دەبێت؟ لە ڕاستیە ئێمە لەبەرەوەی کەمپینەکەمان ڕاگەیاندنی کەوتە ناو ئەو بارودۆخی کە ئێستا هەیە و ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو بۆتەوە بە شێوازێکی ئۆنلاینیش هەر ڕامانگەیان بۆیە ئەمە کاریگەری کردوتە سەرکارەکانی ئێمە و زۆرترین کارەکانمان لە ئێستا لەسەر سۆشیال میدیایە و بە ئۆنلاینە بەڵام ئێمە هەوڵی ئەوەمان داوە کە بە شێوازی ئۆفلاینیش کارەکانمان بەردەوامی پێ بدەین و ئەنجامی پێ بدەین تاوەکو ئێستا لە ڕەمەزاندا ئیفتارێکمان لەگەڵ گەنجان ڕێکخست و دواتریش ئێوارە خوانێکمان دووبارە لەگەڵ گەنجان ڕێکخست لەسەر دوو بابەتی جیاواز و بەپێی بارودۆخ ئێمە بەردەوام دەبین لەسەر کارە ئۆنلاینەکان و ئۆفلاینەکانیشمان. زۆر باشە. بێگەرخان ئەگەر گەنجێک بێ بەشدار بێ لەم کەمپینەداندا چۆن دەتوانێت بەشداریتان لەگەڵا بکات؟ سەبارەت بە بەشداریکردن ئێمە هەمیشە بە گەنجان دەڵێن کەوا بەشداریکردنی ئەوان لەگەڵ ئێمە بەشداریکردنە لە کار و چالاکیەکانمان چکە ئێمە دەمانەوێت گەنج بێتە پێشەوە و بەشدار بێ و دووبارە قسە لەسەر کێشەکانی خۆی بکای گفتوگۆ بکاتن و کە چالاکیەک ئێمە بڵاو دەکەینەوە لە سۆشیال میدیاکانمان بەشداری ئەوان بەشداریکردنە لەو چالاکیانە. زۆر باشە. کاتێکە دیبیتە یاخود گفتوگۆیەک دەکەن لەسەر پرسێکی سیاسی دەتوانن ئەو پرسە یاخود ئەو گفتوگۆیە ئەنجامێکی هەبێت و بیدەنە لایەنە پەیوەنددارەکان تاوەکو کێشەی گەنجان کێشەی وڵات ئەگەر باسی بکەن بیدەنە لایەنە پەیوەنددارەکان بۆی ئەوانیش چارەسەری ئەو کێشانە بکەن. بەتاکید ئێمە هەوڵی ئەوەمان داوە لەو ئێوارە خوانانەی کە ئەنجاممان داوە ئێمە هەمیشە کێشەکانمان لەلایەن خودی گەنجانەوە وەرگرتووە و لە هەمان کاتدا وەڵامی ئەوانمان بۆ چارەسەرەکان دووبارە نووسیوە و ئەنجامێکمان بەدەست گەیشتووە لە هەمان کاتدا ڕاپرسیشمان کردووە بۆ تێڕوانینی ئەو گەنجە لەسەر کێشەکان بێگومان ئەو داتایانە کۆ دەکرێنەوە و دەدرێن بە لایەنی پەیوەندیدار ئیتر بۆ نمونە کار لەسەرکردنی بۆ ئەوان دەمینێتەوە. زۆر باشە. ئەو تەمەنی کە ئێوە دیاریتان کردو و گەنجانی کە بەشدار بن لە کەمپینەکەتاندا کارتان کردو لەسەرەوەی کە زیاتر گەنجان ڕوولەوە بکەن کە خوێندنەوەیان زیاتر بێت کتێب بخوێنەوە کەمتر خۆیان بە سۆشیال میدیا و بابەتەکانی ناو سۆشیال میدیاوە خەریک بکەن. ئێمە لە بەشێکی پۆستەکانی سۆشیال میدیامان وتەی هاندەرمان هەیە کە تێیدا گەنجان هانی یەک دەدەن بۆ کردنی کارێک کە تایبەتە پەیوەند بە خۆیانەوە لە ئەنجامدا ئێمە یەکێک لە پۆستەکانمان هەر کە گەنجان خۆیان لە بەشداری وتەی هاندەرەکان کردبوویان سەبارەت بە خوێندنەوە بوو باسییان دەکرد کە پێویستە خوێندنەوە بکرێ بە کەلتور. ئەوانەی کە بەشدار دەبن لە کەمپینەکەتاندا ڕێژەی کچان یاخود کوڕان زۆرترە چۆنە ئەو بابەتیان؟ ئێمە هەمیشە هەوڵمان داوە کە جەندەر باڵانس بپارێزین بەڕاستی بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی کەم ڕێژەی کوڕان کەمێک زیاترە لە ڕێژەی کچان. بۆچی لەوانەیە ئەوان زیاتر لە تەبعاً سەبارەت بۆ چالاکیانە قسە دەکەم کە ئێمە ئەنجاممان داوە. زۆر باشە.
لە دەستپێکی کەمپینەکەتاندا تاوەکو ئێستا ئەو چالاکیانە چین کە ئەنجامتان داوە کە کاریگەریشی هەبوو بێت؟ ئەگەر وەکو چالاکیەکان باسی کەم بێگومان هەمویان کاریگەریەکیان لەناو گەنجان بەجێهێشتووە چکە ئێمە لە ئەنجامی وەنە سوشال میدیاکانمانەوە دەیان بینینەوە کە گەنجان ئینترێز دەبن بە کەمپینەکەی ئێمەوە. وەکو ئەوەی باسی کەم کە ئاخۆ بۆ نمونە چەند کاریگەری هەبووە بەڕاستی ئەو ئێوارە خوانانی کە پە شێوازی ئۆفلاین ئەنجامماندا کاریگەریەکی باشی هەبوو و ئەو وێبنارەی کە بەم دواییە ئەنجامماندا بۆ 15 گەنج بە شێوازی ئۆنلاین ئەویان ریزەڵتێکی زۆر باشی هەبوو لە ڕێگەی ئەو ڕاپرسیانەوەی کە ئێمە بەدەستمان گەیشتەوە گەنجان زیاتر ئینترێست بوون. ئەم کەمپینەتان تەنها تایبەتە بە پارێزگای هەولێر یاخود فراوانتان کردو کە پارێزگای سلێمانی و پارێزگاکانی دیکەش بگرێتەوە؟ هەروەک لە سەرتا باسم کرد کەمپینەکەمان لەبەر ئەوەی کاتێکی دیاریکراوی هەیەەوە کاتەکەی زۆر نییە بۆیە ئێمە کارە ئۆفلاینەکانمان یاخود کارە مەیدانیەکانمان تایبەتە بە شاری هەولێر. شاری هەولێری گەنجانی تەمەن 18 بۆ 25 ساڵ، بەڵام لە کارە ئۆنلاینەکانمان تەنها تەمەنەکە ئێمە دیاری دەکەین 18 بۆ 25 ساڵ، ئیتر هەموو شارەکانی تر لە ڕێگەی ئۆنلاینەوە دەتوانن لەگەڵمان بەشداری بکەن. کارە ئۆفلاینەکانتان لە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ کارە ئۆفلاینەکانمان لە ڕێکخستنی دیبیت و ئیڤنت و هەروەها ڕاپرسی بێگومان پلانی تریشمان هەیە، بەڵام بارودۆخ چەند ڕێگا دەدات کە ئێمە ئەنجامی بدەین لەبەر ئەو ڤایرۆسی کە ئێستا هەیە ئەمە تەحکومی لەمە دووە لەسەر دەکات. زۆر باشە. بێگەرخان ئێوەکو ئەوەی کە لە ناو گەنجاندان لە پارێزگای هەولێردا بە تایبەت کە خۆت لەو پارێزگایی تا ئێستا ڕۆڵی گەنجان چۆن هەڵدەسەنگێنی لە مەڕپرسە سیاسیەکان و لە مەڕ ئەو کێشانی کە گەنجان هەیەە لە کۆمەلگادا؟ بەس ئافۆنەگە پرسیارکە دووبارەکەیتەوە. باسم لەوە کرد کە ڕۆڵی گەنجان چۆن هەڵدەسەنگێنی لە پرسە سیاسیەکان یاخود ئەو کێشانی کە پەیوەندی بە خودی گەنجەوە هەیە، بە تایبەت کە جەنابتان لە نێوان گەنجاندان زیاتر ئاگاداری بیرکردنەوە و یاخود قسەکردن و ئەو دیبیتانن کە پێکەوە ئەنجامتان داوە. بەڵێ سەبارەت بە گەنجان بەڕاستی لە سەرەتایە کەمێک تووڕە بوون و بێزار بوون، تەنانەت نائومێدیش بوون لەوەی هەمیشە دەیانگوت کەس نییە گوێمان لێ بگرێت، ئێمە بۆچی هەوڵ بدەین. بەڵام لە ئەنجامدا ئیتر وردە خەریکن گەنجان دێنە پێشەوە بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەیەکی جوان قسە لەسەر کێشەکانیان دەکەن و چارەسەریش بۆ کێشەکانیان دەدۆزنەوە و بە شێوەیەکی یەکتر قبولکەر گفتوگۆکانیان دەکەن. ئەو پرسە سیاسیانە چین کە دیبیت و گفتوگۆی لەسەر دەکەن لە کەمپینەکەتاندا؟ ئەو پرسانەی کە ئێمە گفتوگۆی لەسەر دەکەین، سەرەتا ئێمە لە چالاکی یەکەممان باسی بەشداریکردنمان کرد، دووبارە بەشداریکردنەوەی گەنجان، و لە بابەتی دووەممان باسی ئەوەمان کرد کە بۆ نمونە مافەکانی کرێکار چن. گەنج کاتێک بۆ نمونە کارێکی بەدەست دەکەوێتن مافەکانی چن، پێویستە ئاگداری مافەکانی خۆی بێ بۆەوەی بزانێ کە کەس نەتوانێت مافەکانی پێشەڵ بکات، هەروە لەمان کادا چۆن کار بەدەست بێنێتن. ئەمانە هەموو بابەتی گرنگن کە پەیوەندیدارن بە گەنجەوە ئێمە هەڵمان بژاردووە، گفتوگۆکانمان بە شێوەیەکی گشتی لەسەر ئەو بابەتانە دەبێت، هەڵبەت بابەتی ترمان هەیە هەمووی پەیوەندیدارن بە گەنج و وەکوتم لە چالاکیەکانی دواترمان ئیشاڵا دەیاندنی. زۆر باشە. لە کەمپینەکەتاندا کارتان لەسەرەوە کردو کە گەنجان بێدەنگ نەبن لەسەر ئەو نادادی و نادادی کۆمەڵایەتی نادادی ئەوەی کە لە کۆمەلگادا بەرامبەریان دەکرێن. بۆ نمونە گەنجەیە چەندین ساڵە دەرچووە بەڵام تا ئێستا دانەمەزراوە، هیچ کارێکی پێ نادرێت، بێکارێکی زۆر لە نێوان گەنجاندا بڵاوبێتەوە. ئێوە لە دیبیت و لە گفتوگۆکانتاندا باستان لەوە کردو کە گەنجان دەبێت دەنگیان هەبێت وە ڕایان هەبێت لەسەر ئەو بابەتانی لەسەر ئەو کێشە سیاسانی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدەن؟
ئێمە وەکو سەرتا باسم کرد ئێمە هانیان دەدەین بۆ ئەوەی دووبارە بێنەوە باسی کێشەکانیان بکەن و چارەسەرەکەی بۆ بدۆزنەوە. هەڵبەت لەو بابەتەدا گەنجان کاتێک بەشداریان کرد ئێمە زۆر جەختمان لەسەر ئەوە کردەوە کە گەنجانیش پێویستە خودی خۆیان چی بکەن بۆی بۆ نمونە کارێک بەدەست بینن یاخود استراتیژیەکانی گەڕان بە دوای کار و دۆزینەوەی کارچین. هەڵبەت گەنجان لەمە شارەزاکران و بێگومان پێم وایە من باوەڕێکم هەیە کە پێم وایە گەنجان پێویستە تەنها بیر لە دامەزراندن لەلایەن حکوومەتەوە نەکەنەوە، چونکە لە ئێستاە گەنج پێویستە خۆی هەوڵ بدە تواناکانی بەرز کاتەوە ئیتر دەتوانێت بۆ نمونە لە دەرەوەی دامەزراندنی حکوومەتیش ئەو کار بۆ خۆی بدۆزێتەوە. ئەمە هەڵبەت لەسەر ئەوانە هۆشداریمان داوە پێیان. بێگە سەربەز لە هەولێرەوە لەگەڵماناوی سپاس کە بۆ زانیاریەکانت و ئینشاڵڵا ئەنجامی کەمپینەکەتان سەرکەوتوو دەبێت. وەڵازان هاوکارمان ئەردەڵا محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردین کە باز لە ڕاهێنەرێکی وەرزی دەکات کە لەسەر ئاستی جیاندا هەڵبژێراوە بە ڕاهێنانکردنی و وەرزشاوانان. پێکەوە بینەریم راپۆرتە دەبین. دەیەوێت لەم ڕێگەیەوە بە هەموو جیهان بڵێت کە ڕاهێنەری کوردیش هیچی کەمتر نییە لە ڕاهێنەرانی جیهان و دەتوانێت ئەنجامی گەورە بەدەستبێنێت و ببێتەوانە بێژی نێودەوڵەتیش. هاوبیر عەبدوڵڵا یەکێک لە باشترین یاریزانەکانی کوردستان و هەڵبژاردەی عێراق دوای وازهێنانی لە یاریکردن لە ئێستادا لە بواری ڕاهێنانیش بە هەمان شێوە لە سەرکەوتنەکانی بەردەوامە و ئێستاش یەکێکە لەوانە بێژەکانی کیکبۆکسینگی وڵاتە عەرەبیەکان. ئەوەی ڕاستی بێت گرنگی ئەوەیە کە پێم پیشاندێن کە کورد و کە عێراق ئەم جۆرە خیبرانەی تایە کە بتوانێت لە ئاستی ئەوان تاوتۆی ئەو مۆزوعانە بکات و بتوانین جێدەستی خۆمان دەربخەین و لەم ڕێگەیەوە ئەتوانین بەرەو یەکێتی ڕاهێنەرانی جیهان بڕۆین کە ئەمە معتەمەدە لەلایەن اتحادی عالەمی واکو تاکە منەظەمەیە کە سەر بە IOC کە لیژنەی ئۆلۆمپی دەولی. یەکێتی کیکبۆکسینگی وڵاتە عەرەبیەکان خولێکی ڕاهێنانی بۆ بەهێزکردنی ئاستی ڕاهێنەرانی وڵاتە عەرەبیەکان ئەنجامدا کە زیاتر لە 350 ڕاهێنەر بەشدار بوون و شەژوانە بێژی کیشوەری ئاسیا و ئەوروپاش وانەکانیان بە شێوازی ئۆنلاین بە بەشداربووان وتەوە و کە یەکێک لەوانە بێژەکان دوکتۆر هاوبیر عەبدوڵڵایە کە خەڵکی شاری سلەیمانیە و نوێنەرایەتی عێراقی کردووە. ئەوی ڕاستی بە هەستێکی زۆر خۆشە کە من بتوانم با بڵێن نوێنەرایەتی عێراق بکەم لە هەموو وڵاتە عەرەبیەکان. ئەمە بجاری یەکەم نییە، ئەمە جاری سێمە من هەڵەسم باکردنەوەی سیمینار و کۆرس لەگەڵ ڕاهێنەرانی وڵاتە عەرەبیەکان، بەڵام ئەمە یەکەم جارە بە شێوازی ئۆنلاین ببێت. وانەیەکم پێوتنەوە لەسەر جۆرەکانی ڕاهێنان و کام ڕێگایانە باشە بۆ یاری کیکبۆکسینگ. سەرڕای ئەو هەموو نازنا و ئەنجامانەی بەدەستی هێناوە، بەڵام ئەو پاڵەوانەی عێراق گلەی لە بەرپرسانی یاریەکە لە کوردستان هەیە کە پیشگیریان نەکردووە، بەڵام نایشارێتەوە ئەو بۆ ئەوە ئیش ناکات تا بەرپرسان هاوکاری بکەن، بەڵکو بۆ ئەوە ئیش دەکات کە هاوکاری ڕاهێنەر و یاریزانانی بوارەکەی خۆی بکات. ئەوەی ڕاستی بە من تا ئێستا زیاتر لە 23 بڕوانامەی جیهانیم هەیە، بەڵام ئاخر ساڵی 2019 کە من سوپاسنامەم بۆ هاتەوە بەهۆی ئەو کردنەوەی دوانیان یەکیان لە ئیمارات یەکیان لە تورکیا بوو. یەکێتی با بڵێن کیکبۆکسینگی جیهانی بڕوانامەی تایبەتی بۆ ناردم و دەستخۆشی لێکردم و ناڵێم پاڵپشتان نەکردوم، بەڵام بە پێی پێویست نەبووە بە هیچ شێوەیەک. بەڵام خۆشبەختانە من بۆ ئەوە ناکەم کە بۆ ئیش کار ناکەم کە پاڵپشتم بر، من حەزەکەم خزمەتی هاوڕێ و هاوکارانی خۆم بکەم. کە من ئەو ڕاهێنەر و یاریزانانەی کە لەسەر ئاستی کیشوەری ئاسیا و جیهاندا گەورەی خۆیان پیشانداوە، بەڵام بەهۆی پشتگوێ خستنیان و یارمەتی نەدانیان زۆر لەو پاڵەوان و ڕاهێنەرانە وازیان لە وەرزش هێناوە، یاخود تەنها لەبەر حەز و لەسەر گیرفانی خۆیان لە خزمەتکردن بەردەوامن. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ
سلەیمانی. بەڵێ بینەرانی عزیز لە تەوەری دۆماندا باز لە مافی سزادراوان لە یاسادا دەکەین و ڕۆژی تەندروستی و ڕۆژی ژیانیان لە زیندانی کراوان لە چاکسازی گەورانی ئیسلامی لە چه ئاستێکدایەوە ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان و پارێزەرانی مافی مرۆڤ چییە لەم پرسەداوە چۆن بتوان هاوکاریان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لێرە ئامادەوی زۆر بەڕێز ئیماد حەمید پارێزەر و چالاکی مافی مرۆڤ کای ئیماد زۆر بەخێر بێن. سپاس کە میوانی بەرنامەکەمان. ئیماد گەل لێەوە دەست پێ بکەین ڕۆژی ژیان و گوزارانی زیندانی کراون لە چاکسازی گەورانی ئیسلامی لە چه ئاستێکدایەوە مافەکانیان بۆ دابی نەکرێت مافەکانیان جێبەجێ دەکرێت لە زیندانەکاندا. بەڵێ کاک دانیار لە ڕاستیە ئەگەر جوابیان پرسیارەت بۆ مۆلۆچ فریای پرسیاری دوم نەکەی ئەگەر باسی ڕۆژی بار و گوزاران و ئەو دۆخی ئێستا لە سزادراوان لە چاکسازی گەورانی سلێمانی و ڕاگیراوان لە گرتون گواستنەوەی سلێمانی تیان بەڕاستی دۆخێکە ئەتوانی یەک ناوی لێ بنیکەوەی لە هەرمی کوردستانە گوزارێ لە ناو چاکسازیەکان و گرتون گواستنەوەکانە پرۆسی ئیسلاح نییە، پرۆسی چاکسازی نییە، هەتا پرۆسی سزادانیش نییە. ئەوە پرۆسی تۆڵەسەندنەوەیە، ینی تۆڵەسەندنەوەی لە ئینسانێک کە هەر تاوانێکی کردبێت دێتە ئەوێ بەڕاستی ئەوەندەی تۆڵەی لێ ئەکرێتەوە بە چاوێکی ئینتیقام هەر لە کاتی گرتنی تا کاتی لێکۆڵینەوەی تا کاتی محاکەمەی تا کاتی سزادانی بە پرۆسێکی تۆڵەسەندنەوە ئەڕوا. بۆیە دوجار کە زۆر جار ئێمە گوێمان گوێویستە بین ئەڵێ کەسەکە سجن بوو سزادرا هاتە دەرە و چاک نەبوو، ئاخر چۆن چاکەوێ؟ تۆ کەسێک ئێستا لە چاکسازی گەورانی سلێمانی لایەنی تەندروستی لە خوار سفرەوەیە و من بە ناوی بەڕێوەبەری چاکسازی شەوتوان قسە بکەم وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ناتوانن ناوی یەک شتم پێ بڵێن کە ئەوان بۆ چاکسازی لەم قەیرانی کۆرۆنایە بۆیان دابین کردبن. هیچ خزمەت گوزارێکی چاکسازی پێشکەش نەکراوە لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی باری گوزەران و هەتا لە ڕووی خواردنەکانەوە کە ینی گلەی ئەویان هەیە کە تەندەرەکان کە دراوە کاتی خۆی ئێستا بە پی ئەو تەندەر و عەقدەی کە کراوە لەگەڵ کەسەکە کە خواردنەکە دامینکە ئەوەش دابین ناکات چونکە لە حکوومەت پارەکە بە من نایە ئەویش بەپی مەرجەکانی کە گرێبەستەکەی ئەبی خواردن دابین خواردنیە بۆ دابین ناکرێن، خواردنەکەی بۆ شێوەی کە لە تەندەرەکە هەیە دابین ناکرێ نەخێ بۆ چونکە لە حکوومەت پارەی خاوەن تەندەرەکە نادا بڵێ ئەو کەسێکم قاولە و خواردنەکە دابینەکە بۆ ئەویش لە کوالیتی خواردنەکەی ناوەتە خوارەوە ئەمە دیوێکی تریتی. دیوێکی تریشی بۆ نمونە هەندێک لەو سزادراوانەی کە لە چاکسازین مەرجی ئەویان تایە کە بەربوون بە مەرجی ئیفراجی شەرتی بەر ببن ئەبێنە دەرویان مۆڵەت بدرێن، بەڵام هیچ کامیانم بۆ ناکرێت چونکە داوامی دادگانیە، داوامی ئەنجومەنی دادوەری نییە، دادگاکان بوونیان نییە، ئەو دادگای لێکۆڵینەوە و دادگای جونحۆ بڵێ دادگای تاوانەکان ڕاتگرم ئەو زیندانیانی کە بە ئیفراز شەرتی بڕیار بوو ئازاد بکرێن، ینی لەبەرەوەی کە داوام نییە کە ئازاد ناکرێن یاخود چییە ڕێکاری کەیان ماوە؟ لە ڕاستە دوو بابەتی فراشەرتی سزادراون دوو بەشە. بەشێکی ئەوەیە کە ئەنجومەنی دادوەری ئیجتیهادێکی کردووە کە گوای ئەوانەی کە بە تۆمەتی تیرۆر سزادراون ئیفراجی شەرتی نەیانگرێتەوە کە ئەم قسەی ئەنجومەنی دادوەری هیچ پاڵپشتێکی یاسایی نییە کە بەداخەوە ئێمەش ئەڵە ناڵم دەسەڵاتی دادوەری چونکە ئێمە لە کوردستان شتێک بەماناوی دەسەڵاتی دادوەری بوونی نییە، ئێمە ئەنجومەنی دادوەریمانی کە کاروباری ڕووی ئیداری دادگاکانە بابڕێەوە وەیلا دەسەڵاتیان لا نییە، شتێکان بەناوی دەسەڵاتی دادوەری نییە، ئەمە لە هەر شوێنێکەوە بێت تەوجیه کراون کە ئەوانەی کە بە تیرۆر سزادراون ئیفراجی شەرتی نەیانگرێتەوە کە ناشزانین ئەم پاڵپشتە یاسایی ئەم بڕیاری ئەنجومەنی دادوەری چییە، بۆچی هەتا 2017 کراوە لە دوای ئەوە ئیفراجی شەرتی بۆ سزادراون بە تیرۆر نەیانگرێتەوە کە کاتی خۆشیە لێرە لە بەرنامەی کاک حەکیم لە پەیام باسمان کرد. دیوی دووە ئیفراج شەرتی بەڵێ لەبەر نەبوونی دەوامی دادگاکانە چونکە ئەو کەسی کە ئیفراجی شەرتی ئیگرێتەوە پێویستە خۆی تەڵەبێ بە بەڕێوەبەرایەتەکەی چاکسازیەکە ئەینێرێ بۆ دادگای کەتن جونەح مختصە ببینید ئەم جۆرە داوای لە مانگی سێوە دادگاکان بوونی نییە لەبەر ئەو پرۆسێژ وەستاوە. زۆر باشە باس لە ڕۆژی تەندروستی سزادراوە کرد پێم وابێت دەیان کەس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا لە زیندانەکاندا لەوە ئاگاداریەوەی کە ڕێکارە تەندروستیەکان بۆ نۆپشکنینیان بۆ ئەنجام بدرێت بۆی کە چی دیکە ئەو ڤایرۆسە لە نێواندا بڵاو نەبێتەوە من ئاگادارم نزیکەی 26 دڵنیانی لەوە ئەوەندە هەڵگری ڤایرۆسی گۆڕان لە زیندانەکاندا
لە ڕاستە ئەوە ئەرکی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و ئەرکی وەزارەتی تەندروستی ئەو بکات کە هیچیان نەکردو ئەوەی کە لەسەر بەڕێوەبەراتی چاکسازی گەورانە من دەتوانم لێ ڕشایەتی ئەویان بۆ بمکەوەی لە توانە و قودرەت و تاقی ئەو ئیداری ئەوەیە بۆ بکراوە بەڵام ڕاستی بابەتی تەندروستی شێکی اختصاصیەوە پێویستە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی بێنە سەرخەت لە کاتێکا کە بەڕێوەبەراتی چاکسازی ئاماژە بەوەی کە هەر چ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی چ وەزارەتی تەندروستی هەروەڵامیان نەدەرو هیچ پەیوەندییان لەگەڵ یانانیەوە هیچ خزمەتگوزارییان بۆ دابین نەکردوون لەبەرەوەی ئەوانی کارمەندی کردی تەندروستی و دکتۆرەکانمانیان گرتووە هیچ بەدەمبەوچوونێک بوونی نیە ئیلا ئەوە هەیە ئەوانی کە هەڵگری ڤایرۆسەکەن ئەگەر حاڵەتەکان پێوە دەرەکەوێت لە قایەکی جا کەرەنتینیانەکەن و هەر ئەوە ئیجراعاتەکەن. زۆر باش ئێوە وەکو پارێزەرانی مافی مرۆڤ چالاکانی مافی مرۆڤ وەکو یاداشتێک شتێکتان ئامادە کردو کە بیدەنە لایەنە پەیدارەکان وە ئەرکی کیە کە ئەم کێشانیان بۆ چارەسەر بکات. جا ئەرکیکی لە کێشەکانی وڵاتە ئەوەیە کاگە دانیار کەسی بەرپرس دیار نییە یانی ئێستا کێ بەرپرسە ئیتر خەتا خڕە بەسەر کەسەوە ناوەسی ئەوە لە خەتایەوە دەسەڵاتی منیە وڵێ ئەوە بکرد ینی بەرپرس لە وڵاتە دویشی هەیە یا وەڵام منایەت و جواب نایەت و نایەت سەخت لەگەڵ تا یا بەس بەسەر چاو بووەکە ینی ئەرکی سێمیان نییە ئەوەی کە وەزیفەکەی خۆی تێبێ پێهێسێ لە ڕاستی ئەرکیشیەوە ئەرکی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیە ئەرکی پارێزگاری سلێمانی ئەرکی وەزارەتی تەندروستیە ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانی ئەو بابەتی لە وەزارەتی کار و کارباری کۆمەڵایەتی کە بەپەلە بێنە سەرخەت بوو ئەو بابەتی کە ینی کاگە دانیاری ئیشکالێتەکە چیایە ئەم کەسانە نە مۆڵەتیان نەدرێبێنە دەرەوە نە ئیفراشەرتەکەیان بۆ کرێ نە ئەو لیژنێش کە دروست بوو بۆ سڵح و ئاشتەوایی ئێستا کارەکە تا ئەو کەسانی کە بەپی یاسای عەفوی عامەکە شمولیانەکە ئیجراعاتەکە بکرێت و بێتە دەرەوە تا ئەوەی کە لە عێراق کرا کاکە نزیکی 16,000 زیندانی بە یەکجار نێرانە دەرەوە بۆەوەی لەو ڤایرۆسە بەدوور بن چونکە ینی مەترسیەکەەوەی ڕاست ئێمە بڵین دۆخی دەرەوە زۆر تەواو نییە بەس لە هەنی کەم ئیشکالێتەکەەوەی کە ئەو لە ژوورەوە لە قاعەیە کاسی کەس چل کەسی تێدا هەر یەک نەفەرگرتی هیچ تەواو ینی ئەگەرێکی تریتیانێک کە هەموو وانی تریگرێ بۆ بارودۆخە تەندروستی خراپەوە بۆ نەبوونی خزمەت گوزاریەوە ینی مانای نییە تۆ کۆمەڵێک کەس بخیتە شوێنێکەوە دەستبەسەریکی هیچ خزمەت گوزاریشی بۆ دابین نەکەی بەدەمەوچوونیشت بۆی نەبێت لە دۆخی ئاسایشەوە نەبێت کێشەکانیان کەم قوربان بەزێش دۆخە تەندروستیەکە تو قاتی کردو دوای ئەم کەسەش دێتە دەرەوە ئەلێ وڵات تاوانێکی تری کردو ئەم کەسە لە چاکسازی باش نەبووە دووبارە سزای دادەوە آخر تۆ بە چ ڕێکارێکا بردووتە تام کەسە شایانی ئەو بێ کە ئیسلاح بوو بێ چاک بوو بێ تا بڵین خەتای ئەوە نەخێر خەتای مؤسساتی ئەم وڵاتێکە هیچ پرۆگرامێکی چاکسازی بوونی نیە هیچ خزمەت گوزارێک بوونی نیە هیچ ڕۆژێکی پەروەردە فێرکردن بوونی نیە ئەبێ بە 1000 کولەمەرگی بەڕێوەبەراتی چاکسازی خۆی بەدەمیانەوە بچێ بە تەکلیف لە مولە و بە تەکلیفی شخصی بە علاقی شخصی تا بتوانێت خزمەت گوزاری پێشکەشی ئەو سزادراوانە بکات. لێسادا ڕۆڵی پەرلەمان چییە ڕۆڵی ئەندام پەرلەمانەکان چین لە چارەسەرکردنی ئەم کێشانەدا؟ لە ڕاستیان ئەتوانم بڵم پەرلەمانی کوردستان دەستگایەکی تەشریعیە و دەستگایەکی ڕقابیە من ئەتوانم ئەندامانی پەرلەمان بە تایبەت لە لیژنەی مافی مرۆڤ ئێمە پەیوەندی ڕاستەخۆمان لەگەڵیانەی بەردەوام بەڕێزیان لەسەر خەتن هاتوونەتە چاکسازیەکە چاپێکوتنیان لەگەڵا کردوون راپۆرتی خۆیان داوەتە سەرۆکی پەرلەمان گفتوگۆ هەتا لە جەلسەکانی پەرلەمانە بەشداری ئەویان کردووە داوای ئەویان کردووە کە ینی دەرچەیەک بۆ دۆخی سزادراون لە هەرێمی کوردستان بدرێتەوە ئایا بە مۆڵەت بێ بە ئیفراشەرتی بێ بە یاسای لێبوردنی گشتی بێ ینی من ئەتوانم شاید دێمەوە ئەندام پەرلەمانەکان بدەم بەڵام ڕاستیەوە ئەرکی ئەوان نییە ینی ئەوە ئەرکی ئایا سەرۆکایەتی هەرێمە بە عەفوی خاص ئایا وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بووی بەدەمیانەوە بچێت لە ڕووی تەندروستیەوە ئایا دەستەی مافی مرۆڤە کە چاودێریەکانی چڕسر کاتەوە لەگە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە چارەسەری بۆ دۆخە بدۆزێتەوە. زۆر باشە لە ئێستادا کە سوکاری زیندانیکراوان بە تایبەتی تر چاوێکی زۆر لەسەر ئەوانەی کە بابەتی ئیفراشەرتی دەمێ بزانم ئێوەکو پارێزەرێک هیچ ئەمەلێکەیە کە ئەم زیندانیانە ئازاد بکرێن بە ئیفراشەرتی؟ لە ڕاستیەوە ینی ئەمەل نییە کاگدانێرە مافێکی یاسایی خۆیان ئێمە بەپی یاسا ڕێکارەکان دیاری کراوە ئەو ڕێکاران کە نایڵن کە ئازاد بکرێن بەڵێ پێویستە لەسەر دادگا کە کاتێک راپۆرتی چاکسازی کە دێتە دادگا و شایەتی ئەوەدا ئەم کەسێ لەسەر چواری حکومەکەی تێپەڕیوە تەڵەب ئەکا بۆ ئەوەی کە ئیفراجی شەرتی ببێ و ئەوانیش راپۆرتەکان ئەنێرن بۆ محکەمە کە ئەم کەسە لە ماوەی سزادانیا کەسێکە کە مولتەزیم بووە و هیچ گێشە و گرفتێکی نەبووە و شایانی ئەوەیە دادگا ینی پێویستە ئەو ئیفراشەرتی بکە بەڵام لە ڕاستیە هەم لەبەر نەبوونی داوامی دادگاکان لە 3-4 مانگی داهاتوو کە لە ڕاستیەکی گشکالەتە گەورەکانمان ئەوەیە کە داوامی دادگا بوونی ئەنی هەر دائیر و داوایەکی خزمەتگوزاری بوونی نەبێ بڵێ خەڵک زۆر بەرێکەکەوێت لە دادگا و سیفەتی بەریەکەوتنە زۆر بوونی نییە و ئەتوانێت ڕێکارەکان بە شێوەیەک بێ کە بەریەکەوتنەکان کەم بکرێتەوە بەڵام بەداخەوە لەبەری ئەنجومەنی دادوەری ینی بۆتە مۆزەفی ئەنجومەنی بوونێتە مۆزەفی ئەنجومەنی وەزیران هەر برارێک لەوێ ئەدرێ دوای ئەوە ئەوانیش برارێک لێرە دەرەکەن و هەستکردن بەوە نیە بڕوا بەڕێز ینی کاک دانیێر ئێمە نەگەوەی کە سزادراوە کەس کەیسمانەی لە سلێمانی
سلێمانی ڕاگیراوە 10 ڕۆژ لەناو مەرکەزە ڕاگیراوە هەر بە تەلەفۆن دادۆرەکە مودەکەی بۆ درێژەکاتەوە لە کاتێکە مرکز شوێنی ڕاگررتنی تۆمەتبار نییە پێویستە ئەم تۆمەتبارە تقریری مەسیری لە 24 ساعتە بۆ بکرێ یا ئیفراج بکرێ یا بنرێتە گرتن و گواستنەوە هیچیانی بۆ نکراوە 10 ڕۆژە ینی چاوەڕی ئەوەی بەڕێز دادور بێت و تقریری مەسیریان بۆ ڕێزە بکە 10 ڕۆژەکەی بۆ درێژکراوەوە هەر 10 ڕۆژە بەردەوام ئەم داماوە تا لەناو ئەم بنکەی پۆلیسا و بۆتە بار بەسەر بنکەی پۆلیسەکەشەوە فەقیرە حیمایە بکەوە ئاگاو لێ بێ و ینی لە کاتێک ئەرکی ئەوان نییە ئەرکی ئەوان نییە بکەن ئەوان ئەتوانێت تا 24 ساعت بمێنێتەوە ینی مەوەستم چییە نەبوونی داوامی دادگاکان کێشە و گرفت واز لە دواخستنی داواکان بێنە دواخستنی دۆستەکان بێنە ئەو کەسانشی کە ئەوە چاوەڕی ئیفراجی شەرتی یا چاوەڕی تەقریری مەسرین یا چاوەڕی نەگرتن گواستنەوە دۆستەکانیان ببیرە لە دادوەری لێکۆڵینەوە ئەوەش وەستا زۆر باشە لە ماوەی ڕابردوودا حکوومەتێرێم لیژنەیەکی پێگەنا بۆ ئازادکردنی هەندێک لە زیندانانی سیاسی ئەو ئازادکردنە چی بەسەر هات ڕێکارەکانی بە کێو گەشتووە لیژنەکە تا چەند کاری لەسەرەوە کردووە کە ئەو زیندانیانە ئازاد بکرێن کاک دەناریش کارەتێکە وڵاتە ئەوەیە کەسیش خۆی ناکە ینی من تێنەگەشتم ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی وەزیران بە چ سیفەتێکی یاسایی لیژنیان پێگەێناوە بۆ ئەوەی سزادراو بربن ینی چ قانونێک ڕێ بەوانتاوە ئەگەر ئەوان ئیش بۆ عفوی خاصەکەنەوەشی سەرۆکایەتی هەرێم ئەگەر ئیش بۆ عفوی عامەکەن ئەوە ئیشی سەرۆکایەتی ئەوەیش پەرلەمان ئەگەریش بۆ ئیفراجی شەرتێکەکەنەوە ئیشی دادگاکانە ینی بە چ سیفەتێک ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی وەزیران بۆ دروستەکەن واللهی ئەو هۆکارەکە لە خۆیان پرسە ینی ئێمە هەرچی گەڕاین و نووسیشمان و ینی قسەشمان لەسەرەوە کرد کە نەوەزیفەی ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی وەزیرانە نە لە ڕووی یاسایی و مافیانەیەوە نە ئەو دەسەڵاتەشیانەیە نە کەسیش ڕێگەی پێداون ئەو شتە بکەن ینی بوونەتە بار بەسەر چاکسازیەکان و ڕۆشتون مەلەفی ئەم هەموو سزادراوان هەڵاوەتەوە کێشم لەکاو کێشم ناکەو دوایی لیژنەکەش پێکی کەوت چونکە لە ڕاستیە هیچ دەرچەیەکی یاسایی نی بۆی کارەکانیان بکەن ئەگەر تەوسیە بن بە سەرۆکایەتی پەرلەمان بۆی یاسای لێبوردنی گشتی دەرچەیەکەوە ئەندا پەرلەمان ئیشی ئەوەیە یا تەوسیە بن بە سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوەی سەرۆکایەتی لێبوردی تایبەت دەرکە کە سەرۆکایەتی هەرێم وازم هەر گوێشی لێ نەگرتە بوون ئەگەر قسە بۆ دادگاکانەکە دادگا خۆی ڕۆژانە دەسوپی لەگەڵ ئەو بابەتایە لە ڕاستە پێگەێنانی ئەو لیژنەیەکی بوو لە شتە عەجیب و غەریب و سەیر و سەمەرەکانی وڵاتە کە بە هیچ ئەنجامێکیشی نەبوو لیژنەکە پێکی کەوت و ینی زۆرێک هەڵەشاوەتە زۆر باشە کا ئیمە تۆ گفتوگۆ کرد بێ لەگەڵ زیندانیانەدا دەوترێت هەنێکیانەوەنە باری دەرونیان خراپەکە یەکێک لەو شتانی کە ئەبێت زۆر گرنگی بدرێت باری دەرونی ئەوانە باسییان لەوە کردو خەریکە پەنا بە نەبەر خۆکوشتن لە زیندانەکاندا ئەنی هەشە حکومەکەی کەمە بەڵام ئەوەندە دۆخی دەرونی ئەوەندە بارودۆخەکەی ناخۆشەکە بیر لە کارێکی وا دەکاتەوە گفتوگۆ کردبوون ئەوان زیاتر کێشەکان لە چییە دەبینێت کاک داینە بڕاکە بەڕێزێک تەلەفۆنی کرد لە چاکسازیەوە چلێک دەقە قسەی کرد ئەنی من هەموو کەسێکە خەمە جێ ئەو سزادراوە ئەم سزادراوە ماوەی یاساییەکەی تێپەڕیوە و پێویستە دادگا ئیجراعاتی خۆی بک بۆ ئەم کەسە بچێتە دەرەوە ینی ماوەی سزادانەکەی تەواو بوو دادگا نیە ناتوانێت بچێتە دەرەوە کە سوکاری لە دەروی سلێمانیە لەبەر ئەم ڕێگەی هاتوچۆ ناتوانێت هاتوچۆ بکەوە لە مانگی دو هیچ کە سوکارێکی نەدیوە لە بەم هۆیشەوە پارەی پێ نییە بۆ ئەوەی پێداویستی سەرەتاییەکانی خۆی بکڕێ باشە ڤایرۆسی کۆرۆناش بڵاو بۆتەوە هیچ خزمەتگوزارێکیشی نییە ینی هەر کەسێکی هەر کەسێک لە باتی ئەو برادرە بواە لە باتی ئەو بەڕێز و سزادراوە بواە ینی چ دۆخێکە بوو چ مووقیفێکە و بڕوا بکە ڕفیقەکانی تەلەفۆنیان نەگریان و بە 4 کەس بووین بە حیمایی ئەم زەلامە ئەچێ بۆ شوێنێ بە دواوی هێنا حرەکەیەکا بە دوای بۆ شتێک لە خۆی نەکات چونکە چەند ساڵ لەگەڵ ئێمایە بووینە ینی لە ژوورێکین بەڕاستی پێمان ناخۆش هیچ شتێک ڕایگەیاندووە کە بەڵێ ینی چ ئیداری سژنەکە ئیداری چاکسازی چه هاوڵەکانی خۆی لە سزادراوەکان ینی بوونە تا حیمایی بوویم کە شتێک لە خۆی نەکە ئێکە قسەشی لەگەڵاکەی ئەمەنە معاناتت بۆ لە ڕژێ ینی خەریکە ئەو خاتە ژێر تەسیری خۆیەوە بۆچی چونکە چ دادگا چ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چ بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی چ وەزارەتی تەندروستی ینی لیژنەیەکی هاوبەشیان نییە بۆ ئەوی بەدەم کەسی ئەم سزادرانوانەوە بچنەوە کەس خۆی بە پرسیار نازانێت هەموو هەوڵەکانی هەوڵی تاکە کەسی و تاگلایەنن سەرۆکی دەستی مافی مرۆڤ وەزیر تۆمەتبارەکە بەوەی کە سزادراوی نەدیوە وەزیر وەڵامی داتەوە بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و وەڵامی بەر چاکسازی ناداتەوە وەزارەتی تەندروستیە دەستی لە وەزۆعەکە بەراوە ینی دۆخێکیان دروست کردو ئەو سزادراوە لەوێ ینی کەس شک نابە لەبەرەوە ینی کەس نییە پەنای بۆ بەری تەلەفۆنێک بۆ ئێمە ئەکایە بۆ ئەندام پەرلەمانێکی بەڕێزێکە بۆ میدیاکارێکەکە کە ینی ئێمە مەگەر هاوسۆز بین لەگەڵ دەنگی بگەینین بەدەرەوە وەیلاو لە ڕووی دەسەڵاتی یاسایی هیچ دەسەڵاتێکمانی ئەوانەی کە دەسەڵاتی یاساییان و پەیوەندیدارن بە دۆسێکەوە خۆیان لێبێ دەنگ کردو و هیچ بەرپرسیارەتی لەگەڵ ناگرن
زۆر باشە لەو کاتەیە پارێزەرەکەی بوو پارێزەرێکی ڕۆڵی چییە ناتوانانی کێشەکەی بۆ چارەسەر بکە لەڕاستی پارێزەرەکەی چی بەڕێز ینی داوامی دادگانە بێت بۆ ئەو پرسیارەکە لەم زانیاریم نەبێت بەستم پارێزەرەکەش ناتوانێت هیچ شتێکی بۆ لە ڕاستیە لەبەرەوەی کە داوامی دادگانیە ئەگەر شمولی فراشەرتی بکە ئەبێ بە دوای کەیسەکە بچێت لە دادگا کە دادگانیە ئەگەر ماوەی یاسایی سزادانەکەی تاوبیەوەی بە ئیجراعاتی قانونی خۆیان بکە کە هیچ داوامیکی فەرمینیە ئەگەر داوای عفوی خاص بکرێەوە لە سەرۆکایەتیێ مەگەر عفوی عام بێەوە لە پەرلەمانە لەبەرەوە لە ڕاستیات تۆ بەس لە کاتی بوونی داوام ئەتوانی ئەرکی خۆت ڕاپەڕینی وەکو پارێزەری بەس کە داوام نەبێ و دادگاکان ینی بە زۆرە لە زۆرەکان خۆیان ینی بڕوا بکە ئەو بەڕێزانی کە لەگەڵ سەر کەیسی بەناوی هێنم زۆر ئاساییە ڕاگیراون لەسەر کەیسەکەی دائیری تەنفیزی سلێمانی داعش تۆزەکانێک لای نەکراوەوە ینی معقولە 27 مانگەمانە لە ڕاگیراون 27 مانگە دۆسیەکانێک لای نەکراوەتەوە 27 مانگەمانە چاوەڕێن ئایا تۆمە تاوانبار یان حکم ئەدرین یان نادرین ئەچینە دەرەوەی ئاچینە چاکسازی گەوران 27 مانگە دادگای ئەم وڵاتە ئەمانەی ڕاگرتووە تا ئێستا تەقریری مەستری نەکردوون یەکلایی نەکردوونەتەوە آخر چ دۆخێکی 27 مانگ ئینسان یەک چاوەڕێ بکە لە کاتێکا بەپی دادگا بێ 6 مانگی لای بکرێتەوە 6 مانگە کەنا 2 مانگی بۆ تۆ ئێوە چەند 6 مانگی تێپەڕیوە زۆر باش زۆر سپاس بۆ بەڕێز ئیماد زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو بەڵێ بینەران عەزیز کۆنفرانسێکی زیندانەی سیاسی هەیە کە ئەوان خۆپیشاندانی ئەنجام داوە باز لە پێشمەرگە دەرینەکان کە باز لە ماف و داواکاریانەوە موچەکانە بۆ دامی دەکرێت پێکەوە بینەری دەبین چاکسازی لە گرێبەستی نەوتەوە دەست پێ بکات داهاتی سەرجەم خاڵە گومرجەکان داهاتی ناوخۆ بگەڕێنەوە بۆ دەستێکی ئەمین و گەنجینەی گشتی و بخرێتە خزمەتی خۆشگوزەرانی و ئاوەدانکردنی کورسانەوە قەرەبووی موچە دزراوەکانی سەرجەم موچەخۆران کرێتەوە پەیڕەوی لامەرکەزی ئیداری و مالی بکرێ بۆ سەرجەم پارێزگاکان لەم ڕێگەیەوە دامەزراندن و دەستەبەری هەلی کار بۆ هەزاران هاوڵاتی بە شمەینەت و بێدەرەتان دەڕەخسێ ئێمە بە لەبەرچاوگرتنی هەلومەرجی سیاسی و ئابووری عێراق و کوردستان مۆڵەتی تەنها یەک مانگ دەدەینە دەسەڵات و بە وردی چاودێری ڕەفتار و هەنگاوەکانی چارەسەری کێشەکان دەکەین بە پێچەوانەوە خۆپیشاندانی گەورەی جەماوەری دەگۆڕین بە ڕاپەڕینی سەرداسەری بۆ ڕاماڵینی ئەم دەسەڵاتە ستەمکارە دەست لە دەست و قووەت لە خەڵک و لەخوا سەرکەوتوو بن لیژنەی سەرپەرشتی پێشمەرگە دێرینەکانی کوردستان دڵنیابن ئەمە سەرەتایەکە ئەمە پزیسکێکە ئەمە مەشخەڵێکە شۆڕشێکی گەورەی سەرتاسەری بەدواوەیە ئومێد دەکەم کەناڵەکانی ڕاگەیاندن سوپاسان ئەگەم کە لێرەن زۆر بە گرنگی پێدانەوە ئەمە بڵاو بکەنەوە ئەم دەسەڵاتە بێهۆشە ئەم دەسەڵاتە خەمساردە ئەم دەسەڵاتە ملهوڕە ئەمانە هیچ لە سەدام حوسێن زیاتر دەسەڵات و هێزیان نییە کە میلەت هاتە سەر شەقام ئەمانە بەرگەی لافاوی جەماوەر و میلەت ناگرن ومێ دەکەین بە دەستی خۆمان وا نەکەین کە ئەم هەرێمە هەرس بێنێ چیتر ئێمە ئەم دەسەڵاتە بە دەسەڵاتی خۆمان نازانین شاد و سەربەرز و سەرکەوتوو بەڵێ ئەوەی کە بینیتان بەیاننامەی پێشمەرگەدەرینەکانی کوردستان بوو کە لە بەرامبەر دواکەوتنی موچەیە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە تیایدا مۆڵەتی یەک مانگیان لە بەردەمی دەسەڵاتدانا لە بەرامبەر چاکردنی موچەکانیان و پێدانی موچەکانیان و وەکو خۆیان ئاماژەی پێیەکەن نزیکەی 2 مانگە بێت کە ئەوان موچیان وەرنەگرتووە بۆیە ئەوان وەکو لە بەیاننامەکە ڕانگەیان کە شۆڕشەیەکی برسێتی گەورە بەڕێوەیە ئەگەر بێت و دەسەڵات گوێ بە داواکاری موچەخۆران نەدات لەوانەیە کارەساتی گەورە بکەوێتەوە و لەوانەیە میلەت و ئەوانیش ینی خۆیان لە بەردەم ڕاپەڕینێکی گەورەیە ببینەوە بۆیە داواکەن کە زووتری کان سیستەمی موچە چاک بکرێت قوربان سڵاو لێبێت سڵاو لە جەنابیش بە خێراتتان موچەتان وەرنەگرتووە وەڵای بیرمان نایە پێشژنی ڕەمەزان وەرمانگرتووە موچەی مانگی 5/2019 تا ئێستا خەتای ئەوان نییە کاکە خەتای یەکێتیەکەی منە ئەگەر یەکێتی ڕاست کات لەقنی ئەوان بکات باقسەی نەشیاو نەکەین شکە ڕاستە خۆیە چیت هەیە وەکو دەربڕینی خۆت وەکو گلەیەکی هەیە بیگەێنە لە خزمەتان بەڵام وتەی نەشیاوی تێ نەکرد وەڵاوی هەر ئەوەیە کاکە واز لەوان بێن نیێمە نەجاتمانە بێ با لا مەرکەزی بۆ خۆمان
دابین بکەن و ژیانی خۆمانەی بینە سەر لە سنووری خۆمانە. خۆش بێ جەنابتان وەکو پێشمەرگەیەک پێشمەرگی بکۆن ئەمڕۆ هاتوون دوای چەندین ساڵ هاتوون داوای موچەکەن لێرە هۆکار چییە کە موچەکانتان پێ نادرێ ینی گوێ لە داواکاریەکانتان ناگیرێ وەرزی موچە خۆران گەیشتووە بەمڕۆ هۆکار بەڕاستی هۆکار ملوڕی ئەم دەسەڵاتەیە و شەریکەکانی بەڕاستی چیە وای لە مەسع کردووە گۆڕان وای لێ کردووە یەکێتی بێدەنگی یەکێتی نیشتمانی کوردستان وای کردووە من بەزەو نەبە یەکێتی نیشتمانی کوردستان ئەڵێم با یەکێک لەو مەسئولە عسکەریانەی کاتی خۆی لەگەڵ ئێمە پێشمەرگە بۆ لە کوڕەداوێ کونجرین و ئامادین و ڕاست و منتیقەی شارباژێر و قەراخ کە پێشمەرگایەتی کردووە با لە خۆی ببوورێ بۆ سەیران سەردانێکی کوڕەداوی کونجرین بکاتەوە بزانە تایە بە سیارەکەی وەمێنێ یعنی خۆ هەر معاژ نییە کاکە تۆ لە دەیەکە دانیشتووی چەندەها ساڵ ئەو دێیە خەڵکی ئەو لادیانە خزمەتیان کردووی من خەڵکی شارم خەڵک سێمایم لە دارۆغا لەدایک بووم بەس وەرە بزانە ئەم دێهاتانە چی بەسەر هاتووە سەرڕای ئەوەش بەرەو بوومەکەشیان کە پارە ناکە ئەمە یعنی گەورەترین زوڵمە لە میلەتە کراوە لە هەموو ژیانمە من تەمەنم گەشتەوە تەمەنە لە ئەحمەد حەسەن بەکرەوە بەبیرم بێت دەسەڵاتی وا فاشیم نەدیوە لە کوڕی ئەرزا یعنی بە شێوەیەک دەستیان خسۆتە بینەقاقای میلەت یعنی بۆچی ئەبێ ئەندام پەرلەمانێکی کۆمەڵ یا یەکگرتوو دیفاع لە زیندانی سیاسی پێشمەرگەی دێریم بکات بە فعلیش دیفاعیان کردووە بۆ یەکگرتوو کە زیندانی سیاسی نییە بۆ مەسەلەن NRT یاخود حیزبەکەیان ناوی چییە ئەمەی شاسوار عەبدولواحید بۆ ئەندام پەرلەمانێکی ئەوان بێت دیفاع لە پێشمەرگەی دێریم بکە یعنی عیبە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان عیبە بۆ مەسئولەکان عیبە بۆی کە ئەو لادیانە ئیسلاحەتیان تیا کردو جادەیەکی تیان نیە دڵی نایە سیارەکەی بەرێتەوە بۆ سەیرانی ماڵ و منداڵەکەی بەرێتە کوڕەداوی کونجرین و ئامادی زۆر سپاسان ئێوە مۆڵەتی یەک مانگتان خستۆتە بەردەمی حکومەت داواکاریەکانتان جێبەجێ بکرێت ئەگەر جێبەجێ نەکرا چیەکەنەوە وەڵا تاکە ڕێگەمان وەکو لە بەیانەکەی دەرکەوتەوە ئەم خۆپیشاندانە فراوانترەکەین لەوانەیە گۆڕانکاری لە بۆچوونەکانمانە دروست بێت بەڕاستی ئێمە ئیتر ئەمە شتە قابلی قبولکردن نەماوە یعنی گەیشتۆتە لوتکەی نائەخلاقی نادادپەروەری نایەکسانی لە هەموو سەکتەرەکانی ژیانە دەسەڵات هیچ باکێکی نەماوە دەسەڵات خەڵکی بێئومێد کردووە خۆیان و خێزانەکانیان لە قمەی خۆشی و نعمەتی پارەیە ئەژین خەڵکیش لە بەسیتری خەیرانە پەنا بۆ موچە بن لە هیچ وڵاتێکی دنیای شتی وا ڕوونایەت پەنا بۆ بڕینی موچە بەرن و کۆتی خەڵک ببڕن بەرم سەری بازارکەن بازار بە تەواوەتی شێواوە ژیان شێواوە هیچ خۆشیەک ئومێدێک نەماوە خەڵک هەڵیچینێ لەسەر ئەم دەسەڵاتە بەڕاستی دەسەڵاتە پێویستە بگۆڕدرێ پێویستە شۆڕشێکی سەرتاسەری دروست بێ تا ڕاماڵی نیەم دەسەڵاتە خۆش بێ دیارە ئەوەی کە دەیبینین ئەگەر هاوکار و میێنەکان گوازێتەوە خۆپیشاندان یان گردبوونەوەی بەشێک لە پێشمەرگەدەینەکانە دیارە بۆ خۆیان ئەمەژەم بێکرد نزیکەی دوو مانگە ئەوان موچەکانیان وەرنەگرتووە بۆیە یعنی نیگەرانی خۆیان دەرەبڕن لەو دۆخەی کە هەیە قوربان جان سڵاتان لێبێت شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین ئێوە دوو مانگە موچەتان وەرنەگرتووە پێما بوایە بەڵێ وایە ڕاستە کەواتە کە هیچ دەنگێکەیە بۆ پێدانی موچە ینی ئێوە ئەمڕۆ هاتوون ئەڵەن ئێمە قبوڵی ئەوە ناکەن کەواتە چیەکەن گەر قبوڵی ئەوە ناکەن موچەتان وەڵایی بەپێی ئێمە دەستەیەکی سەرۆکایەتیمان هەیە وەکو کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان هەمومان ملتەزیمین بەوانەوە ئەوان هەر بڕیارێک بدەن ئێمە لەگەڵ بڕیاری ئەوانین چکەم ئەوان وەسع و معاناتی پێشمەرگەی دێری نەزانن چۆنە و تووشی کۆمەڵی کێشە بووین بە بۆنەی گەندەڵی و بوودەڵی ئەم حکومەتەوە کۆمەڵی کێشەمان بۆ دروست بووە کە بەخواستی خۆمان نییە تەنانەت کارگەشتۆتەوەی ڕەنگی داوەتەوە لە ناو خێزانەکانیشمانە بەڕاستی هەتا ئێستا هەر لەبەرەوەی کە ئەڵێن حکوومەتەکە هی خۆمانە و بە ڕەنج و بە ماندووبوون و بە شەید و خوێن ڕشتن و قوربانی دانێکی زۆر ئەم حکوومەتە تەشکیل بووە بەڵام وا پێدەچێت نەک ڕەنجەکەی کەس نایخوا بگرە بۆ مەجموعەیە خەڵکانی کاسەلێس و خەڵکی چاوچنۆک و خەڵکی برسی و خەڵکی بێخەم کە ماهیەت و عەزیەت و ناڕەحەتی و نەهامەتی ئەم میلەتەی بیرچۆتەوە یاخود نەیدیوە بە بۆنەی ئەوەی کە لێرە نەژیاوە لە چەند ساڵانی ڕابردووە ئێستا شکار گەیشتۆتەوە حەدەی لەوا نەماوە
هیچ چین و توێژێک ئەم حکوومەتەی بوێ بەڕاستی نامانەوێ پێویستیمان پیان نەماوە بڕۆن. زۆر سپاس. دیارە لێرە بەشێک لە پێشمەگەدەینەکان ناو نووسن دیارە ئەوە لە کردبوونەکانی کارمەندانی هاتوش بەدی دەکرا پێم وابێ بۆ گواستنەوەی ڕاژەی موچەکانیانە بۆ سەر بەغا ئەگەر یارمەتیمان بێ ئەم ناونووسینە بۆ چییە بۆچی ناونووسن ئەم ناونووسینە بۆ ئەوەی خۆمانە وڵات تەسوێری مەکەن ئەو بۆ کاری خۆمانە بۆی کاریشمانە و زۆر باشە ینی وەکو ئاماژەم پێکرد من لەیەکێک لەوانم پرسیوە تایبەت بە خۆیان و ئەوانەی کە ئامادەیە بن و پێم وابێ بۆ گواستنەوەی موچەکانیشیان بۆ سەر بەغا داواکەن کە ینی ڕاژەکانیان موچەکانیان بگوازرێتەوە بۆ سەر بەغا بۆی کە لێەوە هاوکاری بکرن. مامەگیان سڵاوی خوا لێ بێ ژیان و گوزارانتان بە بێموچەیی چۆنە؟ وەڵڵاهی ژیان و گوزارەمان باش نییە و ئێمە وەکو پێشمەرگەی دێرین داوای بۆشی خۆمان ناکەین هەموو موظفین و هەموو موچە خۆرانەکەین بە تایبەتی ئێمە ژیانمان ژیانی ئەو خەڵکێ چەندە ساڵ پێشمەرگە بووین و ژیانی ئەم خۆمان لە پێشمەرگاتیا بەخت کرد و ئێستاش ئەم ڕۆژە کەوتوێتە ئەم ڕۆژەوانێ و ئێمە داوای لە حکومەت دەکەین. باشە بەڵێ ڕێکاری خۆپیشاندان و گرتبوونەوە و مانگرتن دەمێکە لە کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی دەگیرێتە بەر بۆ داواکردنی مافەکان بەڵام تا ئێستا حکومەت جوابی ئەو داواکاری نەداوەتەوە کەواتە دەبێت چی دەبێت ڕاپەڕینێکی سەتا سەری بکەین و ئێمە مانگێک حەلی تر نییە هیچ نەخێ مانگێک مۆڵەتمان داوەتە حکومەت وەکو لیژنەکەمان دوای ئەوەمە هەمومان لە ماڵەوە چەکانمان پاکرێت و حازرمان کردووە خیر و سیال ژیانی خۆمانەکەین ئێمە لە پێناوینەوەکانمانە. ئێواڵەنجی مامەجان تۆڕی لەسەر نەبوونی موچە و دواکەوتنی موچەوەمانە دواکەوتی موچە و نەبوونی موچە تەنانەت ئێمە نین هەموو چین و توێژەکانی گرتوێتەوە هەموو دامودەستگاکانی حکومەتی گرتوێتەوە هەموو فەرماندەرانی کوردستانی گرتوێتەوە ئێمە ژۆکە ئەو خەڵکە داواکاری خۆمانەکەین کە مافی خۆمانە ئێمە شۆڕشمان کردووە ئێمە خەباتمان کردووە ئێمە ماندوو بووین ئێستا کۆمەڵی خەڵک هاتووە سەر حازەرەی خوا ئێمە داواکارین حکومەت بێتەوە وەش خۆی بەم شێوەیە نابڕات ڕاپەڕین سیاسەتسەرەکی بەردەوامە. ئەوەی کە بینیتان یعنی گلەی و نیگەرانی و گازندەی پێشمەرگەدەرین کۆمەڵی پێشمەرگەدەرینەکان بوو کە لێرە لە شەقامی سالم گربوونەکان ئەنجام داوەکو خۆیان دەڵێن گربوونەکان بەردەوام دەبێت تاوەکۆ کاتێکە گوێ لە داواکاریەکانە گیرەوە وەڵامیان درێتەوە هەروەها مۆڵەتی یەک مانگیان خستۆتە بەردەم دەسەڵات و کاربەدەستانی حکومەت بۆی کە وەڵامی داواکاریەکانیان بدرێتەوە ئەگیناوەکو خۆیان ئاماژیان بێت کە ڕێکاری توندر دەکردنە بەر بۆ داواکردنی مافەکانیان. بەڵێ ڕامیار بەدەر لە داواکردنی موچەکانیان ئەو هاوڵاتیانەی کە لەو شوێنان گرت بوونەتەوە تا چەند پابەندی ڕێنمای تەندروستیەکانەوەی کە بەدی دەکرێت کەم دەبینیت کە دەستکێش و دەمامکی بەکارهێنابێت لەو شوێنەدا. هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانی لەگەڵمانەوەیت. بەڵێ بینەرانی عەزیز دەچین لای زانیاریەک کە باس دە جۆر خۆراک دەکات زانینەوە خۆراکانە چین کە سوودیان دەبێت یاخود زیانیان دەبێت پێکەوە بینەری دەبین. ئەو دە خواردنەی بە شێوەیەکی ئارام دەتکوژن. کۆمەڵێک خواردن هەیە ڕۆژانە بەکار دەهێنرێت و ماترسێکی گەورەی هەیە بۆ تەندروستیمان کە بریتین لەم دە خۆراکە و پێویستە هەوڵ بدەین لێی دوور بکەوینەوە و کەمی بکەینەوە چونکە مەرجنیە لە ئێستادا هەستی پێ بکەین ڕەنگە کاریگەریەکەی دوای چەندین ساڵ دەربکەوێت. یەکەم نانی سپی و ئیشی هەویر هەموو ئەو شیرینیانە و ئیشی هەویریانەی لە ئار دروست دەکرێن ئەگەر بە شێوەیەکی زیاد لە پێویست بخورێت دەبێتە هۆی زیادبوونی شەکرە لە جۆری دووەم و ناخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و زیادبوونی کێش. دووەم پەتاتەی سوورەوەکراو یاخود جپسی پەتاتە. خواردنی ئەم جۆرە پەتاتەیە سەرچاوی نەخۆشی شێرپەنجەی مەمک و کۆڵۆن و پرۆستاتە. لەگەڵ خواردنیدا بەرگری دژی شێرپەنجە نامێنێت بەڵام ڕەنگە لە دوای چەند ساڵێک نیشانەکانی دیاری بدات. سێەم باسترمە بەهۆی بڕێکی زۆر پێکاتی کیمیایی تێیدا بە تایبەتی ڕێژەی خوێی بە جۆرێکە کە زانەکان هۆشداری دەدەن لە خواردنی و دەبێتە هۆی شێرپەنجەی کۆڵۆن. چوارەم شیری پڕچەوری. شیری چەور مەترسێکی گەورەی هەیە و ڕەنگە ببێتە هۆی قەڵەوبوونی منداڵان یان ئازاری مێشک و سەر لای گەورەکان و ئەوکردنی جومگەکان و نەخۆشی ڕۆماتیزمە. پێنجەم سرکەی سێوی دروستکراو
ئەو سرکەی سێوانی بۆ بازرگانی دروست دەکرێن بڕێکی زۆر شاکر و چەوری تێدایە و بۆ ڕەنگەکەی شەرابی گەنمەشامی دروستکرا و بەکار دەهێنن و زیانی هەیە. شەشەم کەرە. هەموو دەزانین کەرە بەشێکی زۆر چەوری تێدایە کە هۆکارێکە بۆ نەخۆشیەکانی دڵ و خاوکردنەوەی لێدانی دڵ و بەرزکردنەوەی ڕێژەی کالۆری. حوتەم شەکر و خوێ دروستکراوەکان. هەموو دەزانین ئەم پێکاتەیە زیانی هەیە، بەڵام جۆرێک هەیە لە زەرفی داخراودا پێشکەش دەکرێت بە تایبەتی لە ڕێستۆرانتەکان. بەهۆی بەکارهێنانی مادەی پارێزەر تێیدا زیانەکانی دەبێت بە دوو ئەوەندە تووشی نەخۆشی شەکرە و بەرزکردنەوەی پەستانی خوێن و نەخۆشیەکانی دڵمان دەکات. هەشتم گۆشتی دروستکراو. سەرجەم ئەو گۆشتانەی داخرێنە قوتوویان دروستکراون وەک باسترمە و کاڵباس زیانی هەیە چونکە دەبێتە هۆی نەخۆشی شێرپەنجە و ناخۆشیەکانی دڵ. نۆیەم سۆسی تەماتە. سۆسی تەماتە بڕێکی زۆر شەکری تێدایە، ئەگەر زۆر بخورێت دەبێتە هۆی نەخۆشی شەکرە و دڵ و خوێنبەرەکان، هەروەها هۆکارێکە بۆ کلۆربوونی ددان. دەیەم خواردنەوە غازیەکان. بەهۆی بەرزی ڕێژەی شەکرەوە جگەلەوەی کێش زیاد دەکات، لە هەمان کادا دەبێتە سەرچاوی نەخۆشیەکانی شەکرە و دڵ و هەروەها زیان بە ددان دەگەیەنێت. بەڵێ بنێرانی عزیزەوە زانیاری بوو لەسەر ئەو خۆراکانی کە دەبنە هۆی زیاتر نزیک بوونەوە لە مردن و زیانێکی زۆری بەر تەندروستی دەبێت، بە تایبەت ئەو بابەتی کە جێگەی سەرنجە بابەتی شتی سوورۆکراوە کە هەمیشە زیانی بۆ تەندروستی هەیە. بەڵێ بنێرانی عزیز دەچین لای سرودێکی سامی یوسف پێکەوە بینەری دەبین. بەڵێ بنێرانی عزیز دەچینە پارێزگای هەڵەبجە لای پەیامنێرمان بزانین دوای زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین. پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجە لەگەڵمان ناوێت. زانیار سڵاوی خوارد لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین گەر پێمان بڵێیت. بەڵێ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە من ئێستا لە ناحیەی سیروانم لای جوتیارە نمونەیەکەم، بەڵام ئەمەوێ پێشوەخت دەربارەی زانیاریەکان تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا قسەتان بۆ بکەم، ئامارەکانتان بۆ بخەمە ڕوو. تاکو ئێستا 236 کەس لە خۆناغی دومی بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، 120 کەس چاک بوونەتەوە، 5 کەسیشیان گیانیان لەدەستداوە و لە ئێستاشدا 30 کەسیان خوێندراون و چارەسەر وەردەگرن لە نەخۆشخانەی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە. ئەمێ ئاماژەش بۆ بکەم نەخۆشخانەی بەخشین لە پارێزگای هەڵەبجە ئامێرێکی پزیشکی تایبەت دێناوە، ئامێرێکی پزیشکی نوێی هێناوەکە یەکێک لە حاڵەتەکانی یەکێک لە هۆکارەکانی ڤایرۆسی کۆرۆنا دەستنیشانەکات کە ئەمەش پێشکەوتنێکی نوێ لە درێژەدان بە خزمەتەکانی نەخۆشخانەی بەخشین با وڵاتیان. ئەمە گرنگیش باسی دوو زانیاریش بکەم لە پرۆژەکانی تایبەت بە پارێزگای هەڵەبجەکە. بڕیاری پرۆژەی بەرەمێنانی هێلکە دەرچووە بۆ پارێزگای هەڵەبجەکە پرۆژەیەکی گرنگە کە ڕۆژانە زیاتر لە 500,000 هێلکە بەرەم دێنێت و هەروەها بڕیاریش لەسەر دروستکردنی سایلۆ دراوە بۆ هەڵگرتنی گەرم لە سنووری پارێزگای هەڵەبجە کە تاکو ئێستا لە پارێزگاکە سایلۆی پێویست نییە و بەپێی زانیاریەکانی منیش لە تاکو ئێستا 11,000 تۆن گەرمی جوتیارانی سنووری پارێزگای هەڵەبجە وەرگیراوە لە پەنکەری تایبەت لە هەڵەبجە. من ئێستا لای جوتیارە نمونەیەکەم پێشووتر دەنگ و باسێک گەرم بوو کە بۆ ئەوەی کە تەماتەی خۆماڵی دۆشاوی لێ بەرەم نایەت لە ئێستادا جوتیاران و ئەوانەی کە کانیان دابەزیەوە و پارە ناکات لە بازار و بۆ ئەنساق نابێتەوە وەزیری کشتتوکاڵ بەرەم نایەت. من ئێستا لای جوتارە نمونەیەکەم کە لە ئێستادا لێرە دۆشاوی کردو بە تەماتەی خۆماڵی و کاگازات ئەبێنێت کولەکەیەکی بەدەسەوەیە
نیوەی خۆیە بێ کاگازا سڵاوی خواو لێ بێ بڵێن تەماتی خۆماڵی دۆشاوی تەماتی لێ بەرەمێت ئێمە پێشەکی دەستخۆشیتان لێ یەکەم ئێمە ئەم کارێک کە کردمان بۆ پشگیرێکی جوتیاران باز لەوە نەبوو مەسەرەن معمەلدانین یا چیدانی وتمان ئێستا خۆتان نزانن کار لە کار ترازاوە و جوتیارانی ئێستا کۆمەڵێک بەروبوومی زۆری بەسەرۆی و هەر هەمووی زەرەرەکە و با ئێمە هەڵسین لە باتی ئەوەی ئێستا 6 ملیۆن کورد لە وڵاتایە هەڵسین هەر ماڵێک و خانەوادەیەک هەڵسێ پێ 6 سنووق لە جوتیار وەرگێ بیکڕێ بیکا بە دۆشا و بەلەتکە بۆ زستان خۆتان نەزان ئێمە پێ 6 ملیۆن کورد لە وڵاتە پێ 6 ملیۆن پێنجی ئەکاتە 30 ملیۆن سنووق تەماتە یعنی ئێستا ئێمە میلەت ئەگەر هاوکاری جوتیار بێ 30 ملیۆن سنووق تەماتێک دێوەرگێ بیکا بە دۆشا و بەلەتکە یا بیکا بە ئاوی تەماتە ئەو ئاوی تەماتە کوردی جوانەی خۆمان کە لە باو باپیرانمانەوە ئێمە هەرگرتومانە و باوک و دایک و کەس و کارمان تەنان ئێسش کۆمەڵێک لە هەورامان هەر بە دۆشاوی کوردەواری خۆمانەش تەماتی خۆماڵی کوردی دۆشاوی لێ بەرەمێت دۆشاوی لێ بەرهەمیە بەڵام جۆرێکمانەیە پێڵەن بەرسیم و کۆمەڵێک وشک ئەوە تۆ ئاوی کەمترە بەڵام ئەویش هەر خۆ دۆشاوی لێ بەڵام بە پێی پێویست دۆشاوی لێ نایە زەردە چی دۆشاوی زەرد بەرەمێناوە زەردە من چوومە وڵاتی یابان سەیرم کرد کۆمەڵێک جۆری ڕەنگاوڕەنگی تەماتەم بینی حەزم کرد ئەو تەماتە ئاشناکەم بەم وڵاتە بەڵام لێرە سێر زیادم کردوتم با ئێمە دۆشاویشی لێ بگرین کە وڵاتان دۆشاوی زەرد و ئەمانیان نییە با لە کوردستانەوە دەست پێ بکەین ئەم دۆشاوە هەڵمەتێ بکەین لە باتیەوە ئێمە دۆشاوی بە سوورمان هەبێ با زەردیش و پرتەقاڵش و پەمەیشمان دۆشاوی بۆن منە ئەوە تەماتە بڵین کە یەکێتە ناو برنجڕانکەی سوورەکە بەڵام ئەمە ئەکرێتە ناو چی بۆچی بەکارێ بۆچی بۆ ناو چ شتێ زیاتر بەکار برنجی زەردی پێ بکەی کە پێم لێناوە ئەتوانین برنجی پرتەقاڵی پێ بکەین کە پێم لێناوە ئێستش هەر لە کەناڵەکەی بەڕێستۆگەرەتەوەی کەوچێک لەو کەوچکێ لەوە کەمە ناو ئاوە تەماشای کە بزانە چۆن ڕەنی ئاوەکە گۆڕێ بە پرتەقاڵی بەزەرد زۆر سپاس کە لەگەڵمان نبووی دانیار کۆمەڵ بابەتی جیاوازەکە کاگازات لێرە کۆمەڵە شتی جیاواز لە بواری کشت و کاڵیاکە ئەم کولەکەی کەی بینن کولەکەیەکی زۆر گەورەیە یعنی لە دەرەوەی وڵات لە وڵاتانی ئەوروپایی زیاتر ژمارەیەک تۆوی جیاوازێنێ لێرە بەرەمیانێنێ پیانەگەێنێ ئەمەش نیشانەی ئەوەیە کە خاکی هەرێمی کوردستان ئاوای هەرێمی کوردستان گونجە بۆ کشت و کاڵێکی جیاوازە گونجە بۆ ئەوەی کە کۆمەڵێ بابەتی کشت و کاڵی جیاواز کە لێرەدا تاقی نەکراونەتەوە لە پێشووترا لێرە بەرەم بێنرێت وەک خۆشی ئاماژەی پێکرد لە تەماتی خۆماڵی کوردی دۆشاوی بەرەمێناوە جگە لەوەش تۆوێکی لە وڵاتی یابانەوە هێناوە تەماتەی زەردە و لە ئەو تەماتێش دۆشاوی زەردی بەرەمێناوەک دەبینین لە پشتی منەوە بەڵێ ئەگەڕێم وەلایەوە زۆر سپاس بۆ سامان فەتال لە هەڵەبجە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ بینەرانی عزیز هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان بە یارمەتی هاوکارانمان کە هیواخوازین سەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان نەگەڵ